نزیکە بینەوە لە کۆتاکانی مانگی سێ و موچەی مانگی دوو تا ئێستا دابەش نەکراوە. موچە خۆران 6 مانگی قورسیان تێپەڕاندووە بەهۆی ئەوەی تەنها یەک موچەیان وەرگرتووە لەو ماوەیەدا. کاریگەری ئەو دۆخە بەسەر تەواوی هاوڵاتیان و موچە خۆراندا ڕەنگی داوەتەوە و دەڵێن توانای بەرگەگرتنیان نەماوە. بەعام بارودۆخی خراپە، خەڵک نەفەسی ئەخیرەیە، خەڵکەوە بۆ 150 ڕۆژە معاشی وەرنەگرتووە لە سۆماڵ ئەمە نییە، لە سۆماڵە ئەمە نیە ئەم بزمێکە تۆ ئیبینی بەڕاستەکەی، یعنی هیچ معقول نییە من 43 ساڵ هۆژمان خزمەتەمە بێ 740,000 وەرەگرم پارەی ماوەقەوە 150 ڕۆژە معاشم وەرنەگرتووە بەم ئاسمانی ساماڵە نە حربەیە لە شەڕایی نە عەقب بەڕاستی ئێمە ئازادیی زۆر گەورەیە. دۆخەکە ئەگەر بۆ موچەخۆرێکی ئاسایی ئەستەم بێ ئەوە بۆ خاوەن پێداویستێکی تایبەت ئەشێت چەند هێندە بێت. لە نێو ئاپۆڕای کەسانی خاوەن پێداویستی تایبەتەوە چیرۆکی نەهامەتی دۆخی ژیانیان لە زاری خۆیانەوە بەیان دەکەین. بارودۆخی ژیانم بەڕاستی باش نییە، هیچ باش نییە کە من کە وەختێک لێشی موشێ بەشم نەکات لەبەر بەڕاستی بێ دەرامەتی دوو مناڵم لە مەکتەبی ژێناوتە دەرەوانێ باشە. یعنی تۆ دیقەت بە قەیرانی ئەمڕۆ ئەم قەیرانە کە دروست کراوە بەڕاستی کارێکی کردووە کەسی ئاسایی لە ناویانە دکتۆرە مامۆستایە، ئەنی تۆ دکتۆرێک بەو موشە باشەی خۆی مامۆستایە بۆ موشەیە کەسانی تر بۆ موشەیە هاواری لێپیا بۆ بایکۆت ڕاگەێنێ ئەی منێکی نابینە ئەی دایان خاوەن پێداویستی تایبەت چی بکە بە 150,000 ئەدی چی بکە چ مناڵی بەرپرسێ بە 150,000 ڕازێ بێ تا مناڵێکی پێ ڕازی بێ. ئەوان لێرن تا ئاوکاری لە سەرمایەدارێک وەربگرن بۆ پڕکردنەوەی پێداویستەکانی ڕەمەزان، بەڵام دەڵێن ڕۆژ بە من بەڕێ ناکرێت و ناکرێت موچە خۆران چاویان لە خێرخوازان بێت و حکومەت بێباک بێت. تۆ ئەگەر کەسێک ماگانەکەی 150,000 بێت و لە ماوەی 6 مانگدا و 150,000 هەبێت ئەکرێ بڵێ ئەو 150,000 بە هەر مانگی 25,000 ئەبێت چی شتێکت بۆ بکات لە کاتێکە کە بەو شازە ئەبینیت نرخی شتەکان گرانە و هەموو شتێک لە کاتی خۆی ئەبێتەوە ماگانەکەی دەفعێچێ مۆلیدەیە کارەبا کارتە ینی هەر شتێکت پێویستە هەموو شتێک ماگانە لە کاتی خۆی ئەوێ بدرێت تەنها ئەوەی کە نادرێت لە کاتی خۆیان موچەیە. دابەشنەکردنی موچەی فەرمانبەرانی هەرێم لە کاتێکدایە نزیکە بینەوە لە ناوڕاستی مانگی ڕەمەزان و هاوڵاتیان خواست و پێداویستی زیاتریان دەبێت لەسەر شمەک و کاڵاکان و ئامادەسازی دەکەن بۆ جەژن، بەڵام بێپارەی توانای بازارکردنیانی بە تەواوی سست کردووە. ڕزگار جەبار کێنێن سلێمانی.